دوایین نووسراوی بەڕێز سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران بوو کە لە 16 دوای 2020 واتە دوێنێ ئەم نووسراوە گەیشت بۆ وەزارەتی دارایی بڕیاری دامەزراندنیان و ئێمە هەر ئەمڕۆ کە لە بڕیارەکەی لە نووسراوەکەی سکرتاریەتی ئەنجومەنی وەزیراندا وەزارەتی دارایی و ئابووری ڕاست پەردراوە بۆ ئەوەی بەداواکردنی بەڵگەنامە یاسایە پێویستیەکان لە وەزارەتی پەروەردە و ئێمە هەر ئەمڕۆ کە دوێنێ نووسراوەکەی سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران گەیشتووە بۆ وەزارەتی دارایی هەر ئەمڕۆ ئێمە نووسراومان کردو بە ڕۆژووی زۆر بەڕێز وەزیری دارایی و ئابووری بۆ وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی ئەو بەڵگەنامانەی کە پێویستن و بۆ دامەزراندنی مامۆستایانی بەڕێزی گرێبەست بینێرن کەواتە پرۆسەکە ئەوەیە کە ئێستا ئەوەی کە پێوەستە بۆ وەزارەتی دارایی و ئابووریەوە ئێمە ئامادەین هەر کاتێک ئەو زانیاریانەوە بەڵگەنامەکانی پێوەست بە دامەزراندنی مامۆستایانی گرێبەست لە وەزارەتی پەروەردەوە گەیشت بۆ وەزارەتی دارایی و ئابووری ئێمە لە زووترین کاتدا پرۆسەی دامەزراندنەکان و پرۆسەی ئەوەی کە پێوەستە بە وەزارەتی دارایی و ئابووریەوە پرۆسەکە جێبەجێ دەکرێت.